ئەمڕۆ لە زانکۆی هەڵەبجە مامۆسایان و فەرمانبەران و خوێندکارانی ئەزیز هەڵمەتی کۆکردنەوەی هاوکاری و لە ڕووی مادیە وەکو پارە و لە ڕووی سەرچاوی زانستی کتێبەوە کۆ ئەکرێتەوە بۆ ئەو کارە ساتە نەخوازاوەی کە لە مەنتیقەی چەمچەماڵ و تەکێ و گوند و شارەکانی ئەو ناوچەی ڕوویانداوە. زانکۆی هەڵەبجە بە بەرپرسیارەتی خۆی ئەزانێ لە هەر جێگەیەک ڕووداوێک کارەساتێکی سروشتی ڕووەدا بە هەمومانەوە هاوکار و پاڵپشت و پشتیوانی کەمکردنەوەی ئازاری خەڵکی ئەو ناوچەیە بین. بۆیە هیوادارین لە هەڵمەتەکە سەرجەم مامۆسایان و فەرمانبەران و خوێندکاران هاوکاریەکانی خۆیان بگێنە ئەم کەمپینەی کە لە کۆلێژ و بەشە جیاوازەکانی زانکۆی هەڵەبجە ئامادەکاری بۆ کراوە. ئەمە بە ئەرکێکی نیشتیمانی خۆمانەزانین و واتی ئەگەین کە بەشێکە بێ لە کەمکردنەوەی ئەو نەهامەتی کە لەو ناوچانە ڕوویداوە. بۆیە لێرەوە داواکەین لە سەرجەم ئەو کەسانی کە یانەوێ هاوکاریەکانیان بە ئەمانەتەوە بگاتە ئەو ناوچانە ئێمە لە زانکۆی هەڵەبجە وەکو دەستێکی ئەمین هەمومان پێکەوە هاوکاری ناوچە لە کارە ساتبارەکانەکە.